وەڵا برای بەڕێزم ئامان جێمەوەیە کە یەک لەبەر گرانی سوتەمەنیە دووش ئەم شۆفێرانەی ئەم پاسانەی کە ئیشی تەلەبە ئەکەن بەم شێوازەی ئێستا بۆیان دەرنایانێ یعنی لیتری سوتەمەنی بە 1000 دینار ئەگەر هەر پاسێکیش 25 تەلەبە بارکات تەلەبە بە 20000 دینار بێ یعنی ئەگەر بە 20000 تەلەبە هاتوو چۆپیەکەن هێشتا سایە پاسەکان زەرەرەکەن ئەو پارەیان بۆ دەرنایانێتەوە. ئەم دەسەڵاتی کە توی بینی زۆر بێ باکە یعنی تا ئێستا هیچ شتێک بۆ ڕایگەشتی ناڵێ بڵێ کاکە جانەوەکاری گرانبوونی سوتەمەنیەکە چییە ئەمە یەک دووەمیش کاکە گیان ئەوەتان لەبیر بێ خۆ ئێوە 4 ڕۆژ پێشەسە هێشتا مرێکە بەکە وشک نەبووتەوە ئای بە ئێوە گاڵتە بۆ خەڵکاکەن یعنی بەڕاستی هەر ئەم سایق پاسانە بوون کە ئێوە 4 ڕۆژ پێشەسە مەمنونیانە بوونیان و کاکە وەرن خەڵکمان بۆ گوازنەوە خەڵکمان بۆ بەرن بۆ سەرسنووقەکانی دەگان یعنی بەڕاستی شێوازی بەڕێوەبردننی کار و ئیشیان نە شێوازێکی چاکە نە لە بەڕێوەبردنا سەرکەوتوو بوون نە هیچ شتێک لەبەرەوەی ئێمە داوامان بەو شێوەیە بۆمان هەرزانەکەن سەر و سەرچاوم بۆمان هەرزان ناکەن ئەو کاتە یعنی ئەوان بێ ماڵن کاکە گیان هیچ کێشەیەکتان نەبێ بڕۆن ئیشی خۆتانکەن نرخ گرانکەن نرخ گرانکەن لەسەر چێ گرانیەکەی لەسەر مناڵی هەتی و گرانیەکەی لەسەر دایک و باوشی تەلەبە گرانیەکەی لەسەر یعنی ئەوەی کە ئەوانیاڵن ئەلێن بەڕاستی ناماقولە داواکارێکە چیە بێن ئاوڕێ لەو خەڵکە بنەوە بەڕاستی قایم نابێت لە ژوورەوە بێت بابێتە ناو خەڵکە و کاکە بە 3 سیارە 4 سیاری جامڕەشەوە خۆی کردووە بە ژوورا و باشە ئەبێ ئێمە بچین بۆ لایەوە قوربان ئەی بۆ تۆ بنایە بۆندای ئەو خەڵکە ناڕازیە ئێ تۆ هەر بەدەنگی ئەو خەڵکە ناڕازیە چووی تاویە هاتوون لێرە مەسئولخەتەکان ڕۆشتونەتە ژوورەوە بە مەسئولخەتەکانیان وتووە وەکو گاڵتە پێکردنێک ئێمە دوو بانزی خانەتان بۆ دابینەکەین لیتری بە 500 دینار بە 2 ڕۆژجارێ 2 ڕۆژجارێ 30 لیتر 30 لیترەکە بەشی ڕۆژێ ناکات هەر نەک نابێتە هۆکارێک ئەمنەی پاسی بێخەت هەیە پاسی خەدار نییە ئەی باشە ئەو پاسانێکە هاتوو چۆ بە تەلەباکەن لیترێ بە 1000 دینار تێکەن بە 1200 دینار تێکەن شتی وە ئەبێت سندیکا هیچ باوەڕە هەبێت لەم شارەیە شتێن نییە بە ناوی سندیکاوە شتێن نییە بە ناوی خزمەتکردنی شۆفێرەوە ئەچیت کارتێ تازە ئاکەیتەوە 500 تاکە 1000 دینار لێ سەنێ بەس بۆی بیکەی بە ناوی خۆتەوە باڵێ بۆ ساڵێک پێشتر بە 7,000 بە 12,000 دینار بوو لە 12,000 کردیان بە 500,000 خەتێک خەتمان هەیە لەم سلێمانیە 5 گەڵاناکە ئەبێ 750,000 دینار بەس بۆی بیابی کە بە ناوی خۆیەوە ئێمە لە مانگرتن بەردەوامە بین ئەمڕۆ نا سبەی نا دوو سبەی نا سێ سبەی نا 4 مانگی تر هەڵبژاردن لە پێشە ئەو کاتە چیەکەن 4 مانگی تر 4 ساڵی تر 4 مانگی تر 5 مانگی تر مانگی 6 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەو کاتە چیەکەن ئەو کاتە ئەبێ بێن لە خەڵک پاڕێنەوە بڵن ئیشمان بۆکەن نایکەین